بڵاوبوونەوەی گرتە ڤیدیۆیەک سەبارەت بە کرمی شریتی ئاژەڵی گەورە بۆتە جێگەی باسی هاوڵاتیان. ئەم پزیشکە ڤێتەرنەریەش ئاماژە بەوە دەکات بوونی نەخۆشی کرمی شریتی حاڵەتێکی ئاساییە و ڕووبەڕووی ئاژەڵی گەورە دەبێتەوە و ڕێنمایشی بۆ هاوڵاتیان ئەوەیە خۆیان بە دوور بکرێن لە کڕینی گۆشتی سەرشەقامەکان. ئەوەی کە باس دەکرێ حاڵەتێکی زۆر ئاساییە لەو نەخۆشی هاوبەشانەی لە نێوان مرۆڤ و ئاژەڵە هەیە پێیانوترێن نەخۆشی هاوبەشەکان کە لە ئاژەڵەوە گوێزرێنەوە بۆ مرۆڤ و پزیشکی ڤێتەرنەریش ڕۆڵی لێرە بەرچاوە و دەرئەکەوێ ڕێگری لە گواستنەوەی ئەم نەخۆشانە دەکات لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ. بۆ نمونە ئەمەی کە باس دەکرێت کرمی شریتی ڕەشەوڵاق یەکێک لە نەخۆشی ئاساییەکان کە لە ئاژەڵی گەورەیە هەیە و ئاژەڵ تێدا لەم سۆڕی ژیانی ئەم کرمەیە کە کرمی ئەبێ بە کرمی تینە ساجیناتە لەشی مرۆڤە ئاژەڵ تەنها گوێزەرەوەیە واتە ئاژەڵەکە خۆی توش نابێت بەڵکو هەڵگری کرمۆکەی ئەم نەخۆشیە و لە مرۆڤە سۆڕی ژیانی کۆتایی پێ کرمۆکەکە و ئەبێ بە کرمێکی پێگەشتووی درێژ و مرۆڤ تووشی نەخۆشیەکە. لێرە لە کوشتارگەکان لە هەموو جیهاندا بەتایبەت لە کوشتارگەی نوێی سلێمانی ئێمە ڕێگری لە گواستنەوەی ئەو نەخۆشیان ناکەین یاخود ئەو جۆرە کرماناکەین بۆ هاوڵاتی بەکارهێنەر واتە لێرە کۆتایی بە سووری ژیانی کرمەکە دێنێ و خۆشبەختانە ناوەبرێت. ڕێنمایمان بۆ هاوڵاتیان ئەوەیە کە گۆشتی بێمۆرد یاخود گۆشتی سەر شەقامەکان بە هیچ شێوەیە نەکڕن. بەڕێوبەری کارگێڕی کوشتارگەی سلێمانیش دەڵێت ئەو ئاژەڵانەی کە لێرە سەردەبڕێن پشکنینی تەواویان بۆ دەکرێت و مۆریان لێ دەدرێت و دەنێرێن بۆ قەسابخانەکان کە لە ڕێی تەندروستیەوە شیاوە. لە ئێمە ڕووبا لە دوای فەحس و شتەکان هیچ کێشێکمان نییە بە پاکوتەمێژی و بە ئامانەتەوە ئەو گۆشتانە بە بەڕادەبینەوە بۆ شار. ڕەشەوڵاقە زیاتر هەیە هەبووە پێشتریش هەبووە بەڵام ساڵ دیاردەکەی زیاتری کردو و دڵنیا بن کە بەسەر ئەمانەتێ ناپەڕێت ئەو شتە مەگەر کەسێک گۆشت لەسەر جادە بکڕە دییان بەبێ فەحزی ئەو شتانی کە لە دەرەوە هەیە ئەنە لای ئەمە تێ ناپەڕێ بەسەرمانە. ئێمە ستافێ پێشی سەربڕین و دوای سەربڕنیش لە پێش سەربڕین ستافێک دانیشێ لە دەرەوە سەیری و ئاژەڵانەکە بۆ ئەوانی کە نەخۆشن کە ئاوسن کە شەل گەڕن ئەمانە نایڵێ سەری بڕن ئەوانەیە زیاترچێت دەرەوە بە شێوەیەکی ئەرزان خەڵک لیان نەکڕێن و سەرجادانەی فرۆشن لە ناوەش ئەوە تا خۆتانی بینن بە ئاشکرا کە فەحسیان بۆ ئەکرێت. وروژاندنی بابەتی کرمی شریتی ڕەشەوڵاق بە تەنها بۆ ئەوەیە کە هاوڵاتیان دڵنیا بن لە کڕینی ئەو گۆشتە و دوور بکەونەوە لەو گۆشتانەی کە شیاوی خواردنین و لەسەر شەقامەکان دەفرۆشرێن و زیان بە تەندروستی هاوڵاتیان دەگەێنن. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.